پەلە بکەی لە تاعەتکردنە، لە ئەنجامدانی تاعەتەکانە، پەلە بکەی لە ئەنجامدانی تاعەتەکانە، پەلە بکەی بۆ نوێژکردن، نوێژەکانت دوا نەخەی، واز بێنی لە کەم تەرخەمی، نەڵێ جارێکان کاتی ماوە، بەڵکو هەوڵ بدە نوێژەکانت بە قەدەری توانای خۆت لە مزگەوتە ئەنجام بدەی. خۆت ئامادەکە هەر لە ئێسەوە بۆ ڕەمەزان و بۆ ڕۆژووی ڕەمەزان. پێشینان و پیاوچاکان 6 مانگی بمایە بۆ ڕەمەزان داوایان لە خوای پەروەردگار ئەکرد کە خوای تەعالا تەمەنیان درێژکا و بیانگەێنێتە ڕەمەزان. هەر لە ئێسەوە لە ماڵی خۆتە شتێک ئامادەکە، سندوقێک ئەگەر ئیمکانیاتیشت باش نەبوو، سندوقێک لە ماڵە ئامادەکە و بنووسە لە قەی سندوقی حەج. ڕۆژانە چۆن پارادەی بەدەستی مناڵەکانتەوە ئاوا پارەیەکیش بخەرە ناو ئەو سنووقەوە و خەمی حەجکردنت بخۆ. ئەگەر ئیمکانیاتیشت هەیە تاخیری مەکە و دوای مەخە. ڕێگای تر زۆرە جگە لە ناو نووسین بۆ گەیشتن بە حەج، وەکو حەجی تجاری و ئەوانە. هەوڵ بدە با پارەکەشی زۆرتر بێ، مادام تو پارەت هەیە خەمی حەجەکە بخۆ. کێ ئەڵێ ئەمێنی؟ زۆر دۆستمان هەبوو، زۆر خۆشەویستمان هەبوو، بە تەمای تەمەن درێژیەکی زۆر بوو، بەڵام لە کوت و پڕە مردن هات بوو بە میێوانی. لەوانەیە توش لەوانە بی، بۆیە خەمی حەج بخۆ. ئەو سنووقە خۆی بۆ خۆی ئەگەر بشمری تۆ بە حاجەتی ئەمری، چونکە تۆ خەمت خواردووە. بەپێ ئەو داهاتەی کە هەتە خێر بکە، بۆ ئەوەی ئەگەر دەوڵەمەنیش ببی ڕۆژە لە ڕۆژان دائیمەن تۆ خێرت کرد بێ. مقدارێک لە داهاتی خۆت تەخسیسکە، تایبەت کە بە خێرکردن. ئەگەر لە 100 بێ، تۆ موچەکەت ملیۆنێکە 10,000 مانگانە دانە بۆ خێرکردن. على الأقل ئەگەر بتوانی زیاتریش زۆر باشە. ڕۆژانە تۆ داهاتت 10 دینارە، 500 بخەرە ناو مزگەوتەوە بیدەرە فەقیر و هەر جۆرێک لە جۆرەکانی خێرکردن. ئەگەر دەوڵەمەنیشیت نەکەی زەکات دوا بخەی، نەکەی، ئەوە شەیطانە ئەتخەڵەتێنێ، نەکەی.